بەڵێ سارا بەردەوامین وەک هاوکارمان سەلاحیش باسی کرد لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان لیستی 222 تەنها بە دروشم بەشداری لە هەڵمەتەکانی بانگەشە ناکە بەڵکو ئێت بە هێز و گروتینێکی نوێەوە هاوشێوەی خولەکانی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق داکۆچی لە مافە دەستوریەکانی هەوڵاتیان هەرێمی کوردستان بکات. بەڵێ بێگومان و ئاکام ئێمە ڕۆژانە هەوڵ دەدەین ئەو کاندیدانی کە خۆیان هەڵبژاردووە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق یەکێک لە کاندیدەکان هەمیشە لە بەرنامە بانکێش بکەین و میوانداری ئەکەین بۆی کە پەیامی خۆیان بۆ هاوڵاتیان دووپات بکەنەوە و ئەو پرۆژانەی و ئەو پرۆژانە و پلانانی کە هەیەە بۆ هاوڵاتیانی بخانە ڕووکە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیارە چی بکەن بۆ مافەکانی گەلی کورد و هاوڵاتیان. بەڵێ هەر لەسەرم بابەتەش میوانێکمان لە ستۆدیۆ ئامادەیە. غەریب ئەحمەد کاندیدی ژمارە 6 لیستی 222 یەکێتی نیشتیمانی لە بازنەی سلێمانی. سڵاو لێ لە ڕانیە لەگەڵمانە بێت. سڵاو لێبێت و ئەم کاتە و باش هیوادارم تەندروست باش بی دەمەوێت لەم پرۆگرامەوە پەیامی خۆتمان بۆ دووبارەکەیتەوە و ژمارەکەتمان بۆ دووبارەکەیتەوە بۆی کە هاوڵاتیان دووبارە گوێبیستی بن. کاک غەریب بەیانیت باش. بانی جەنابشتان بەنێ ولاک باش زۆر سپاس. بەنای خی گەورە بە میهرەبان دیارە بەر لە 4 ساڵ من لە ڕانیە و لە قەزای دوکان لە قەزای پشدەر بە هەمان شێوە کە ئەم کات بازی انتخابی بۆ شێوازە بوو من داوام لە خەڵک کرد کە پشتیوانی بکەن بۆ پەرلەمانی عێراق و ئەو کات باسی ئەوم کرد کە بڕۆین لە بەغدا ئێمە وەکوێکی نیشتیمانی کوردستان دەتوانین ئەوە بکەین ئەوە بڕایتر هەندێکش خاڵە بوو کە دەمیست بکەمە خاڵی ئیشکردن ئەمڕۆ کە بەرەبەری کۆتایی پەرلەمانی عێراق خولی پێنجەم هاتوومەوە ناو خەڵکەکەم دووبارە وێڕای سپاسکردن بۆ پشتیوانی ڕابردویان ئەوەم بۆ تاکیدکردنەوە کە توانیمان لەم چەند ساڵە لەم 3 ساڵە بڕێک دەستکەوت بەدەست بین بۆ دەبێت ڕاپەڕین کە بە درێژایی ساڵانێکی زۆر لە دەبێت ڕاپەڕین ئەو دۆخە یاخود لە قەزای دوکان ئەم دەستکەوتانە کەمتر لە ڕێی پەرلەمانی عێراق و بەدەست هاتوونە. سوپاس بەخوای گەورە ئەو بەڵێنێک کە بەخوا و بە خەڵکمدا بوو هاتووەجی یەک لەوانە مەرجی چێلێکە لای قەزای پشدەر لای قڵازەیەکان زۆر گرنگ بوو زۆر لایەنجی بایەق بوو کە بتوانرێت ئەم مەرجە بکرێتەوە لە هەوڵی من وەکو پەرلەمانتارێک لەو کاتدا لە 2022 توانیمان موافقەی بەڕێز محەممەد شیع سوودانی وەربگرین و ئێستا ئەم مەرجە کراوەتەوە خەڵک لە بینی ئێران و لە بینی کوردستانیش ئازادانە هاتوچی خۆیان تیاکەن و ئاڵو گۆڕەی بازرگانی هەروەها لە ڕوانگە سیاسەکە شەو بێگومان کاریگەری بۆ نیشتیمانی کوردستان هەیە بۆ هەردوو لە لای خەڵکی ئێمە گرنگ بوو کە پەرلەمانتار بەس ئەوە نەبێت کە لەناو پەرلەمان لەو چوارچێوەدا خۆی بینتەوە کە تەشریعی قوانین ئیلغای قوانین نەخێر ئەوە ئەسڵە بەڵام من هەوڵمدا کە بۆ خەڵکی دەبەرەکەم بەدەر لە هەندە خەڵک کە لێرە دەنگی زۆریان برد بەنمونە سروو عەبدولاحید لە دەبەری ڕاپەڕین و قەزای دوکان نزیک 30,000 دەنگی برد بەڵام بۆ 30 کە 30 دقیقە نەهات بڵێ ئەوە پرۆژەیەکی منە بۆ ئەم خەڵکەکە پشتیوانی کردومە پێچەوانی ئەوان هاتوین لە دومانگی ڕابردوو بڕ 1 ملیارد دینار پارەم لە بەغداوە دەستەبەر کرد بۆ نەخۆشخانەکەی ڕانیە تەواڕێکی ڕانیە 309 ملیارد دینار ئەو پارەیە بوو کە زەمنێک بوو براجوتیارەکان لە هەرێمی کوردستان بەگشتی گەرەیان بوو کە وەرگیرێتەوە کە ساڵای 2014 15 لێیان داگیرکرا بوو لە بەغدا سپاس بەخوا توانیمان کە ئەم پارەیان وەربگرینەوە ئەوە و دایان ئیشودایان پرۆژەی تر کە ئێمە گەرەکمان بوو بیکەین وە کردومانە ئەوە ئێستا فریان نەکەوتوینە لەم خولەدا ئێستا کە دووبارە هاتوینە ئەم پرۆسەیە وەکو کاندیدی ژمارە 6 من بەڵێنم بەخوای گەورەدا بووە و بەڵێنم بە خەڵکی خۆمان داوە کە سیاسەتێکی نیشتیمانی کوردستان لە چوارچێوەی کاری دەستوری لە بەغدا ئەوە پیادە بکەین کابریتیە لە داکۆچیکردن لە مافی خەڵک لە شایستەی خەڵک و دیسان هێنانی ئەم پرۆژانی کە دەزانم بۆ دەبەرەکە ئەم جاران جیاوازتر و فراوانتر ئەم جاران بۆ هەڵەبجە ئەم جاران بۆ گەرمیان ئەم جاران بۆ پێنجوین بۆ چەمچەماڵ بۆ هەموو ئەو محورەی کە ناوی منطقەی انتخابیە خبرەی خۆمان و ئەزموونی خۆمان لە ڕابردوو دەخینەوە خزمەتیان و دڵنیا بن لەوەی کە ئەتوانین شتی زۆر باش بکەینەوەی کە ئەتوانین شتی باش بکە لە بەغدا نیشتیمانی کوردستانە. کاک غەریب لە قسەکان تا باسە لەوە کرد باسە لە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد لە بەغدا کەواتە لە ئێستادا بەڕێزت چۆن ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا هەڵەسەنگێنی؟ خۆتان نەزانن هەر کات ئەو کاتانێک کە دەبێتە مووقیفێکی حەسم و تێکگیر لە بین یاریەوە بەغدا کە بێگومانەوەش بەهۆی سیاسەتی ئیدارەدانی پارتیە لە حکوومەت کە لە ڕابردوو ئەوە سلمێنەدا کە نەتوانراوە پێویست ئیدارەی
مەلەفی هەرێم بدرێت لە بوارەکانی دارایی بێ هەر بوارێک بێت لەگەڵ بەغدا بەڵام ئەوەی نیشتیمانی کوردستان بۆ کە هەردەم هەوڵی داوە کە ئەم بەستەڵەکە نەهێڵە دووە تەواجودی سەرۆک بافڵ بە لە بەغدا بە بەردەوامی ئەوە وای کردووە کە بەوان بڵێت هەرێمی کوردستان لەسەر لایەک مەحسوب نییە بەڵکو هەرێمی کوردستانی خەڵکی هەرێمی کوردستانەوە بەوانش بڵێت لە بەغدا کە عێراقی تەنها لایەنێک نییە مەزهەبێک نییە تایفەیەک نییە عێراقی هەمومانە هەمان بەیەکەوە ئەم دەستوورێکی ئێستا لە عێراقدا هەیە دەگمان بۆی داوە کۆشتمان بۆی کردووە و ئێستاش ئەبین کە سەرۆک بافڵ لە بەغدا تەواجودی هەیە بۆ ئەم پرسیارە گرینگە خەڵک بیکات بۆ ئەوەیە کە ئەم کێشانێکی لە ڕابردوو دروست بوو سەبارەت بە موچە سەبارەت بە شایستەکان ئەوە نەهێڵدرێت بنبڕ بکرێت ڕاستەڕە بکرێت بەم شێوازێکە بۆ خەڵک باشە کۆبوونەوەکانی ئەم چەند ڕۆژەش کە بینیتان لەگەڵ مؤسساتی فەرمی و نافەرمی لەگەڵ ئەحزاب لەگەڵ ئەنجومەنی باڵەدادوەری لەگەڵ هەمووانە دەرخەری ئەوان کە یەکێتی نیشتیمانی بەخەمە بۆ ئەم مەلەفێکە لە بینی هەرێم بەغدا بە تەندروست بڕات و من دەتوانم بڵێم ڕۆژانی کە دادێت یاخود بۆ ساڵی دادێت کە لە خولێکی ترێکتر دەبینینەوە و لە کابینەیەکی ترێکتر دەبینینەوە لە حکوومەت ئەتوانم بڵێم ئەو دۆخە دەڕەخسە یاخود دەگونجێ دێتە پێشەیەکە بۆ خەڵک گرنگە و ئەتوانم بڵێم بەهۆی مەقبولیەکی لای خەڵک کە بێگومان تەوازوونی هێز دەگۆڕە لە ڕووی مەقاعیدی پەرلەمانیەوە یەکێتی باشتر ئەتوانێت خزمەت بە کۆمەڵی خەڵکی کوردستان بکات بەرەوەی کە ئێستا ئێمە حالێن لە بەغدا 18 کورسیمان هەیە لە پەرلەمانی عێراق بە بەراورد لەگەڵ لایەنەکانی تر نەخێر ئەوان مەقاعیدی پەرلەمانیان پتر بووە بەڵام بێ کاریگەر بوونە بێ ڕۆڵ بوونە یەکێتی بە 18 کورسیە ئەوەی کردکە بۆ کورد گرینگە ئەوەی کردکە بۆ خەڵک گرینگە کەواتە کاک غەریب تا چەند گرنگە پێکە و سەنجی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد زیاتر بێت بەهێزتر بێت بەڵێ بەڵێ هەر لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە بینتەن کە سەرۆک مام جەلال بایەخی زۆری بە بەغدادا ئەم کات پێیان وا بوو کە بۆ ئەدی هەرێمی کوردستان نەخێر ئێستا دەرکەوت کات گەر بڕیار بێ هەرێمیش تەندروست دەسەبەر بکرێت دەبێت پەیوەندەکانی ئێمە لە بەغدا دەبێت تەواجودی ئێمە لە بەغدا دەبێت خۆڕاگری و تەفاهمی ئێمە لە بەغدا بەم ئاڕاستەیە بێت کە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی سەرۆک بافڵ ئیشی لەسەر دەکات و بەهێزبوونی یەکێتی ئەتوانم بڵێم مەلەفی کورد ڕاستەڕێ و پارێزراو دەکات بە پێچەوانەوە کە پێمان وابێت نەخێر بۆ ئەم قۆناغە هەرێم پابەندی تورکیا بێت هەرێم پابەندی فڵان بێ فڵان بێ فڵان بێت ئەوە نابێتە ئەوەی کە هەرێم بتوانێت سیادەیەکی ڕێکێ بێت و شایستەیەکی ڕێکێ بێت و خەڵکەکەی لە چوارچەوەی ئەم هەیکەلێکە ناوی هەرێمی کوردستانە خۆش گوزارین بۆ بڕەخسێت هەرێمی کوردستان دەبێت لەگەڵ وڵاتان پەیوەندێکی باش بکات تایبەتی وڵاتانی جیران بەڵام چەقی ئیشکردن بۆ هەرێمی کوردستان بەغدا و ئەوەش قەناعەتی ئێمە لە یەکێتی نیشتیمانی بەڵێ کاک غەریب هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان لە کاتی کێشەکاندا هەوڵی داوە کێشەکان بە تەنها چارەسەر بکە تا چەند گرنگە لایەنەکانی تریش پاڵپشتی بکەن بۆی کە ڕۆڵی کورد لە بەغدا بچەوتر بێت و بەهێزتر بێت بۆ چارەسەرکردنی تەواوی کێشەکانی کورد من پێم وایە لایەنەکانەوەی کە لە هەرێمی کوردستان دیارە تقریبا دابەشبوونێکی باشیان پێوە دیارە بەسەر ئەم سیاسەتێکی ئێستا دەگوزارێت یەکێتی پشکی گەلێک گەورەی بەردەکەوێت و لایەنەکان پێیان وا کە بەڵێ یەکێتی ئەتوانێت پارێزگاری لە هەرێم پارێزگاری لە مافەکانیان پارێزگاری لەم قەوارێکە ناوێن لە ناوە سیادەی عێراق یا سیادەی هەرێم بۆیە لێسا داوای کە ئێمە دەبینین ئاڕاستەکە بەم شێوازەیە کە یەکێتی ڕۆڵی گەورەی نوێنەرایەتی کورد بکات و ئەم ڕۆڵە بێگومان دەبێتە مای دەستکەوت و مایەی خۆشگوزرانی بۆ خەڵکی هەرێمی کوردستان و ئەوەی لە ڕابردوو ینی گەمەی پێدەکرا گەمەیەکی سەقات ئەوە نامێنێت لەبەرەوەی کات ئێمە یەک لە نیشانێکێکی لە بەغدا کردی لە پەرلەمان لەم خولێدا یاسای ئامواری یاسای هەڵبژاردنەکانی کوردستانی کردەوە ئەوەی نەهێشتێتر ئێستا ئینتخاب نەکراوە 11 کورسی بۆ لایەنێکی دەڕوات کە پارتی دموکراتی کوردستانە بەپێی ئەم ئاڵوگۆڕەی کە لە مەقاعیدی پەرلەمانیدا کرا توانرا ئەم فەهمە بدرێ بە خەڵک کە نەخێر تاکتیکێکی ناشەریفانە لە چوارچێوەی کاری پەرلەمانی تەبەنی ئەکرا کە ئەوەش بەلایەکی بەلای خەڵکی کوردستان غەڵەت بوو ئەم هەڵبژاردنە ئەوە نەما ئیتر بەم ئەڕاستە ڕێکە دەڕوات کە من دڵنیام لەوەی کە پشتیوانی خەڵکی هەرێمی کوردستان بۆ یەکێتی و پشتیوانی لایەنەکانی تری هەرێمی کوردستان بۆ یەکێتی لە ئیتلافیان لە بەغدا ئەوە دەهێنتە پێشەکە یەکێتی تمۆحی هەیە لە عێراقدا چی بۆ کورد بکات ئەوەشیان دەبێت
بۆ سین ئەم چەند ڕۆژەمان بەردەستماوە خەڵکێری کوردستان پشتیوانین لە لیستی 222 بکات خەڵکێری کوردستان پشتیوانین لە کاندەکانی نیشتیمانی کوردستان بکات ئەم پشتیوانیە بۆ خۆیان دەگەڕێتەوە من دڵنیام لەوەی دەستەشی ئەمینە ئەچێت ممارەسەی کاروباری پەرلەمانی وزارەتی دەکات لە بەغدا ئەویش کێشی نیشتیمانی کوردستان بەڵێ کەواتە کاک غەریب پێدوانیە کە ئێستا هاوڵاتیان گەشتونەتە ئەو بڕوایی کە یەکێتی هۆکارێکی سەرەکیە یاخود لەم خولەدا خولی داهاتوودا کە کار بۆ چارەسەرکردنی سەرجەم گرفتەکانی نێوان بەغداد و هەولێر بکات و خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان یاریێمی کوردستان بگەڕێنێتەوە مافەکانیان لە دەستوری عێراقدا دابین بکرێت و جێبەجێ بکرێت. ئێمە ڕۆژانە لە ناو خەڵکین و لە ناو دەوائرین لە ناو چین توێژەکانی خەڵکین بەڵێ ئەوە خەڵک ئێستا داوامان لە دەکات کات ئەنی دەستخۆشی دەکات یاخود پژگیری دەکات کە پێیان وە بەڵێ ئەوەیە چیتی ئەتوانێت ئەو بکات بەڵێ ئەوە ئەم چەقبەستوی هەیە لەلایەن پارتیەوە دروستکراوە دەبێت چیتی لای بە ئەم هاوش و ئەم بەدحاڵی بوونەی کە لە بینی هەرێم وڵاتانی دەرەوە یاخود لە بینی هەرێم و بەغدا دروست بووە بێچیتی لای بە یعنی ئەو تمۆحاتی خەڵکی سا لەم چوارچێوەدا کە تەنانەت ئێمە یاساکمان تەبەنی کرد لە بەغدا کە لە ئەگەری فەرق و جودایی لە دابەشکردنی شایستەیەکانی خەڵکی هەرێمی کوردستان لە نەخۆتەرێمی کوردستانەوە ئەم یاسامان تێپەڕاند کە پارێزگایەک ئەتوانێت مامەڵی ڕاستەخۆی لەگەڵ بەغدا بکات بۆ وەرگرتنی شایستەیەکانی جاموچێ هەرچی هەیە خەڵکی ئێمە ئێستا داوا دەکات کە یەکێتی بۆ ئەوش جێبەجێ ناکات یعنی ئەوەندە متمانەیان بە حیزبەکەی بە یەکێتی وەکو حیزبێکی جەماوەری پێیان وە ئەگەر یەکێتی ئەم مەلەفەی لەبەردەستدا بێت بێگومان هەرێم ئەگەر ئیجستە یەک گوت بکات ئەم گوتنگە ئەتوانێت خۆشگوزەرانی بە شێوەیەک فراهم بکات لە ئاست و مەحیواندا بێت ئەوە بۆ هەموو هەرێمی کوردستان ڕاستە بۆیە بەڵێ ئۆتۆماهی خەڵکە و دڵنیام بن لەوەی کە پشتمان بەخوای گەورە و پاشانیش پشتمان بە خەڵکی هەرێمی کوردستان قایمە ئەتوانین ئەم هاوکێشەیە بە مەڕاستیە بگۆڕین کە لەمەوە دووە جوتیار لە بەغدا غەدی لێ نەکرێت مۆزەو لە بەغدا غەدی لێ نەکرێت و شایستەی خەڵک بە شێوە گشتەکەی غەدی لێ نەکرێت و ئەم قوت و ئەم داهاتەی کە بەرکەوتەی ئێمەیە لە کورد مامەڵەی پێ نەکرێت خۆتان نەزانن کە دوجار ئەوانی کە لە بەغداشن بێگومان زۆر جار هەیە لە موقفێک کە عنادی سیاسی یان عنادی بڕیارەشی نابەزێ لەلایەن حکوومەتی کوردستانەوە لەگەڵ بەغدا کرێت ئەوانیش سوی تەفاوت سوی استفادە لەم قەزیەکەن بۆی کە نەهێڵین ئەوانیش بە نەزعەی شۆڤنی بڕوانە مەلەفەکانی ئێمە ئەبێمە ڕاشکاو بین و ئەم مەلەفانێک کە مەلەفی نیشتیمانین تەندروست و بە ئاگاداری خەڵک لەگەڵ بەغدا تەبەنیان بکەین. بەڵێ کاک غەریب لە ئێستادا بەشێک لە هاوڵاتیان بەهۆی ئەم هۆکارە دوایانەی و کێشە دوایانی کە لە هەرێمی کوردستانە هەیە موچە بێ و هەر هۆکارێکی تر بێ بڕیاریان ناوە کە دەنگنێن ئێوە بە پشتبەستن بەو ڕابردووە پڕ هەوڵ و تێکۆشانەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەردەمی مام جەلال و هەتاکو و سەرۆک باڤەڵ چۆن داوا لە خەڵکەکەی لەو کەسانە دەکەی کە بۆ چوونی خۆیان بگۆڕن و دەنگ بە یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن بۆ بەهێزترکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان و پێگەی کورد لە بەغداد. من پێم وایە ئەو دێڕوای نەڕەم بێت ڕابردوو ببێت ئەوە ئێستا من دەبینم لەناو خەڵک کە دەچینە کوچە کوڵانە و چین ناو بازاڕ هەموو شوێنێک ئاراستەیەکی زۆر باشەیە بۆ پشتیوانی لە یەکێتی نیشتیمانی کوردستان من دووبارە بعد وەلەو لام گرنگ نییە باسی بکەمەوە نایبێت مە بەڵام دەبێت باسکەم بە تۆزای خەڵکی ئێمە پێی عنی بینی کە لە 2021 لەگەڵ ئێمە ئەم خاتونە بە ڕێزە سەرور عەبدولاحید لەگەڵ ئێمە کاندید بوو لە قەزای ڕانیە دوکان قەڵازێ نزیک 30,000 دەنگی خەڵکی ئێرەی برد بەڵام بۆ یەک دقە نەهات بڵێ ئەوە پرۆژەیەکی منە لە بەغدا دەسەبەرم کردووە وەکو هەدیەیەک بۆ ڕانیە بۆ 24 چواری قەڵازێ بۆ یەکەم قۆناغی ئەنفالی قەزای دوکان بۆ دقەیەک نهاتەوە ئیدی خەڵک تێگەشتووە کە ئەم ساختەکردنە لە نمایش و لە بەناو معارەزە بوونە بەسەر چووە ڕۆی وە قێزەون بووە بۆیە ئێستا ئەو قەناعەتی خەڵک کە لەم چوارچێوەدا هەبێت ئەوەیە چۆن متمانە دەکاتەوە بە یەکێتی کە کردویانە و چۆن پشتیوانیەتی دەکەن کە پلانیان بۆی هەیە یانزە ئەبینی کە ئەم ڕۆژە خۆشا بێت کە جەماوەر و یەکێتی نیشتیمانی کوردستان بەیەکەوە هەنگاو دەنێن و ئەم هەنگاوە کاریگەری ئیجابیەکەی لە بەغداوا دەبێت ئینشاءڵڵا. بەڵێ باشە کاک غەریب ئێمە باسمان لە کار و پرۆژەکانی تایبەت بە یەکێتی نیشتیمانی کوردستان یاخود هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری بەغدا دەکرد. کاک غەریب تا چەند گرنگە ئاشکرا یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندێکی باشی لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق هەیە
چ لە ناو ئەنجومەنی نوێنەران بێت یاخود لە دەرەوەی ئەنجومەنی نوێنەران بێت پرسیارەکەم ئەوێت تا چەند گرنگە لە قۆناغی داهاتووشدا ئەم پەیوەندیە بەردەوام بێت لەگەڵ لایەنە عێراقیەکان پەیوەندیێکی پتە و بەهێز کە وەک خۆت باست کرد کە چارەسەرکردنی کێشەکانی نێوان بەغدا و هەولێر چقەکەی شاری بەغایە تا چەند گرنگە لە قۆناغی داهاتووشدا ئەم پەیوەندیانە لەگەڵ پارت و لایەنە سیاسەکانی عێراق بەردەوام بێ بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان کێشەکانی نێوان هەولێر و بەغداد. بەڵێ دەبێت بکرێتە ئەولەویەتی کاری هەرێمی کوردستان ئەوە نییە بۆ ئەم ڕابێت بووباین نەبێت وە قەناعەتی ئێمە لەیەکێتی ینی مامەڵەکردن لەگەڵ جیل لە دوای جیلی ئەو نخبە سیاسیەکە تەمسیلی مکەوەنی شیعی دەکات یاخود تەمسیلی مکەوەنی سونی دەکات باوەڕی ئێمە لەیەکێتی ئەوەیە کە بەبەردەوام ئەبدەیتی ئەم عیلاقاتە بکەینەوە کردومانە و ئێستا هەڵکردنی زۆر باشەیە تەفاعولێکی باشەیە لەگەڵ مقررینی ئەحزاب لە نێو چارچێوەی هەواڵەنجی لە نێو کۆی ئەحزاب سونەکان و لەگەڵ لایەنەکانی تر غیر لە شیعە و سونی بێگومان کە لایەن تریش لە عێراقدا هەیە ینی ئەم تەفاعول و ئەم تێگەیشتن و تەفاهمە ڕەنگدانەوەی بۆ ناو حکوومەتیش دەبێت لەبەرەوەی خۆتان ئەگەدارن ئەحزاب ئەتوانێت خەڵک بنێرێت بۆ ناو حکوومەت و بۆ ناو پەرلەمان کەمن ئەوانەی کە مستەقیلن بتوانن ڕۆڵیان هەبێت لە ئیدارەدانی وڵات زۆر کەمە هەتی لە عێراق پڕە لە ئەقوام و مەزاهب و ئیتر هۆز و بۆیە تحکمی حکوومەت یاخود بەرکاربوونی حکوومەت دیسان سەرچاوەکەی لە ناو ئەحزابە لە ناو خەڵکە لە نێو شەقامی سیاسی عێراق وەیەکیتی لەگەڵ تاک بە تاجی ئەحزاب لە عێراق لەگەڵ ئەم جیلی ئێستا کە دروست دەبێت لە عێراق تەفاعولێکی باشیە تێگەشتنی باشی هەیە ئەم تێگەشتنەوەی کردو کە ئێمە ڕێگر بین لەوەی کە ناوە کە برادرانی پارتی بەهۆی چڕبوونەوەیان لە مەلەفێکی زیاتر بە حیزبکردن لە حکوومەت ئێمە لە ئەم پەیوەندیانێکی هەمان لە بەغدا ڕێگر بین لەوەی کە نەهێڵین بەم ئاڕاستە خراپەت تا سەر بڕوات بەڵێ ناوە تاخیرە بێت خەڵکی کوردستان پێوە ماندووە بێت بەڵام ئەو مانای ئەوەیە کە ئەم کێشانە بە بەردەوامی بمێنێت و ئێمە کۆمەڵێک لۆبی بەهێزمان هەیە کە دەتوانین وەکو کارتێکی تەفاهم بەکاری بێنین ئەویش ئەم عیلاقاتە عمیقەیە کە بە بەردەوامی لەسەر ئاسی سەرۆک لەسەر ئاسی مەکتەبی سیاسی لەسەر ئاسی فراکسیۆن تەنها لەسەر ئاسی خۆشمان وەکو نوێنەری خەڵک پەیوەندیی باشمان لەگەڵ لایەنەکان هەیە من خۆم تا ڕادێکی زۆر باش لە عیلاقات ڕۆشتم لەگەڵ قیادات لە مکەوەنی سونی قیادات لە مکەوەنی شیعی قیادات لە یاخود کەساحەتەکان لە شارەکانی بەسڕا بەغدا نەجەف کەربەلا تکرید یعنی عیلاقێکی باش و ڕەهەمان بەرهەم هێناوە کە ئەم عیلاقاتە گەرەکمانە بۆ خزمەتی خەڵکی کوردستان و گەرەکمانە بۆ خۆشگوزاری خەڵکی کوردستان بەکاری بێنین وە کردومانە و نمونەشمان لەم بارەیەوە گە پێویست کات ئەتوانین باڵقان بڵین کە توانیمانە بەم عیلاقاتە چی بکەین بۆ دەڤەرەکە و بۆ هەرێمی کوردستان. بەڵێ کەواتە لە ئێستادا تا چەند گرنگە تەواوی لایەنەکانی تر با لەلایەنی حیزبی بخەنە لایەکی ترەوە وەکو لایەنێکی نەتەوەی پشتی یەکتری بگرن بۆ بەهێزکردنی پێگەی کورد لە بەغداد واتە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەمیشە هەوڵی نزیک بوونەوەی داوە لە بەغداد و لە لایەنەکانی تر وەکو شیعە وەکو لایەنەکانی تر لە بەغداد تا چەند گرنگە هەمومان بەیەکەوە پشتی یەکتری بگرین و ڕۆڵی کورد بەهێز بکەین. بەیەکەوە جوانین و بەیەکەوە توانین ئیش بکەین بەیەکەوە توانین قۆناغی باش بڕین و من هەموو لا دڵنیا دەکەمەوە ئەنی باسی برادرانی پارتی نا بەڵام لایەنەکانی تر عەلەکسەر متمانەیەکی زۆریان بەیەکیتی هەیە بە تێڕوانینەکانی هەیە بە داکۆچەکانی هەیە لە مەلەفی کورد و متمانەیەکی زۆریان بەیەکیتی نیشتمانی هەیە کە بەجێیان ناهێڵێت ڕەفیقی نیوەڕەکە نابێت و ئەم متمانەیە وا دەکات لەم هەڵبژاردنە کارێک بکرێت کە لە ئاست گەورەی خەڵکی هەرێمی کوردستاندا بێت و ئەم دەستکەوتانێک کە پێویستە بۆ کوردابین بکرێت جگە لە یەکێتی نیشتمانی لە بەغدا هیچ هێزێک نەبتوانێت کار لەسەر ئەم مەلەفە بکات و ئەم دەستکەوتنە بکات هەر بۆ نمونە من هاتووم بۆ خەسخانەیەکی تەواو نەکراوی ڕانیە کە 10 ساڵ دەبێت زیاتر تەواو ناکرێت 65 ملیۆن دلارم دەستەبەر کردو لە بەغدا ساڵێک ئیشێ سەر بکات هاتووم بێنم بۆ ڕانیە بۆ یەکەم خەسخانە تەواو بێت لەو لاوات کاگومێ سەباح کە سەرۆشی دیوانی ئەنجومی نوێژرانی کوردستانە ڕێگر بۆ لەم پارەیە ڕێگر بەواتایە کە نووسراوی کردەوە بەغدا دەڵێ
پێویستان بەم پارەیە نییە بەڵێ بۆیە داکۆچکردن لە خەڵک هێنانی پرۆژە بۆ خەڵک جگە لە یەکێتی خەڵکیکە ناتوانێت و بەرزکردنەوەی مەقاعدی پەرلەمانی دیسان بۆ یەکێتی نیشتمانی من دڵنیام ئەم جارە خەڵکی لێم کوردستان ئەوە دەکات کە بۆ کورد گرینگە بەهێزبوونی یەکێتی بەهێزبوونی کووردە خوا نەخواسە ئینتقام لە یەکێتی لاوازبوونی قەوارگ هەرێمە و لاوازبوونی کووردە و نەبووین دەستکەوت و شایستەکانە بەڵێ باشە کا غەریب لە ماوەی ڕابردوودا لای هەمووان ئاشکرایە کە سەرۆک باڤڵ بەردەوام سەردانی بەغای کردووە لەگەڵ سەرۆک وەزیران لایەنە سیاسیەکان کۆبووتەوە بۆ چارەسەرکردنی ناکۆچەکانی نێوان هەولێر و بەغدا بە تایبەت چارەسەرکردنی کێشەی موچەی موچەخۆرانی هەرێم ئەمە جگە لە هەوڵە دیبلۆماسیەکانی بەڕێز قوبات تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستانیش ئەم هەوڵانەی سەرۆک باڤڵ و کاقوبات تا چەند گرنگە یاخود تا چەند ئەبێتە نەخشە ڕێگایەک بۆ ئەوەی لە قۆناغی داهاتوو یاخود لە خولی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا یەکێتی نیشتیمانی کوردستان یاخود تاوی لایەنە سیاسیەکان کار بۆ چارەسەرکردنی سەرجەم کێشەکان بکەن بە تایبەت موچەی موچەخۆران بێت یاخود دۆسەی نەوت بێت یاخود سەرجەم بابەتە دەستوریەکان بێت کە دوجار هەمووی لە بەرژەوەندی هاوڵاتیان هەرێمی کوردستاندا بێت. گومانتیان نیە ئەم تەواژودە یا ئەم حزوڕە بەردەوامی سەرۆک باڤڵ لە بەغدا و ئەم هەوڵ دیبلۆماسیانی بەڕێز قوبات تاڵبانی لە بەغدا و ئەوەی کە پێویست کات پیادات لە هەر فیەیەکی نیشتیمانی کوردستان لە بەغدا وای کردووە کە ئەم دۆخە ڕێکتر کات و وای کردووە کە ئەوەی کە بۆ کورد گرینگە ئەوە لە تەفاهم لەگەڵ لایەنەکانی شیعی سونی ئەوە دەسەبەر کات و ممکن نییە بەبێت ئامادەیی لە بەغدا ممکن نیە بەبێ حزوورمان لە بەغدا بتواندرێ ئەم چێشانە بە کتاب و ناکتابکم و بە شاند و شاندکاری بڕوێدرێ نەخێر ئەبێت وا پێویستە مقرری هەر حیزبێک ئەگە بڕیار بێ هەمومان لە خەم کووردا بین لە تەک یەکێتی نیشتیمانی کوردستان حزوری خوان لە بەغدا هەبێت و ئەم حزورە وا دەکات کە بێگومان ئەم چێشانی لە ڕابردوو هەبێت نەمێنێت یاخود بمرن یاخود ئاساواریان نەمێنێت لە تێگەشتن لە بینی هەردوو لە بۆیە من دڵنیام وە تەفاهم لەوەی کە دۆخی لەم وە دوای هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا دۆخێکی زۆر باش دەبێت و بە تایبەتی بابەتی موچە ئەوەی کە ئێستا هەوڵی سەرۆک باڤڵە ئەم هەوڵەیە کە نابێت جیاوازی بکرێت لە بینی مەحافزەی مۆزەفینی مەحافزی شێک و بەسڕە لەگە هەرێمی کوردستان ئەوەشیان دیسان بەڵێ هەوڵێکە و بڕیارێکێکی هەیەی بەڵام بە پشتیوانی خەڵک ئەتواندرێت ئەم مەلەفە بەهێزتر بێت ئەم پشتیوانیش بێگومان ئێمە ڕنگدانەوەکە ئەبینین کە خەڵک بەر شێوە گشتەکەی لە پشت یەکێتیە و لە پشت تێڕوانیەکانی یەکێتیە و کەممان ماوە بۆی کە بتوانین چەند ڕۆژێک یاخود چەند هەفتەیەک ماوە بۆی کە ئەمە ئەم پرۆسەیە تێپەڕێنین ئەم پرۆسەیە سەر دەخێنمان بێکەوە ئینشاءڵڵا و تێڕوانی خەڵک لە چوارچێوەی سیاسەتی یەکێتی لە بەغدا ڕنگدانەوە ئیجابی خۆی دەبێت ئینشاءڵڵا ئەوەشیان دەبێت چاوەڕێکەین بزانین ڕۆژاین دادێت ئینشاءڵڵا هەموو بەیەکەوە ئەم مژدە خۆشیە دێین بە خەڵکی کوردستان ئێمەش هیوادارین کاک غەریب ئەگەر بکرێ دووبارە ژمارەکەت و هەروەها لیستەکەت دووبارە بکەیتەوە و ئامانج و پرۆژەتان دووپات بکەیتەوە بۆ هاوڵاتیان بۆی کە بتوان دەنگتان پێبن و لە داهاتوودا بتوانین لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆرترین دەنگ بەدەست بێنن. لە ڕابردووەک باسم کرد من بڵێم بەخوای گەورەدا بوو کە هەندێک خاڵ ئیشی لەسەر بکەم کە لە ڕابردووی خولەکانی پێشووی پەرلەمانی عێراق نەکراوە هاتووم مەرجی چێلە ئیش ێستا بکەم مەرجی چێلم کردەوە بۆ خەڵکی قەزای کوردستان هاتووم چەمەندای بکەم چەمەندای چابەندا و موافقەوە بۆ هەرێمی کوردستان هاتووم ئیش لەسەر کەرتی تەندروستی بکەم وەک باسم کرد بڕی 1 میلیارد دینار پارە مێنا بۆ تاوەڕێکی ڕانیە هاتووم ئیش لەسەر پارەی جوتیار بکەم کە چینی جوتیاران یاخود کەرتی کوشتتوکاڵ یەکێکە لە ئەولەوێتی کارم کە گەرەکمە داکوچی کار و پارێزەر بم بۆ جوتیارێکە لە شارە زوورە لە هەڵەبجەیە لە سنچەماڵە لە ڕانیە لە قەڵازەیە لە هەر شوێنێک بێت ئەرکمە چۆن بتوانم دیفاعی لێ بکەم ئەم مەلەفە لای من مەلەفەی زۆر گرینگە و بەردەوام لەگەڵیان بوومە لە خولی دادێت بە هەمان شێوە ئەوەی کە پێشم نەکرا بووان دەسەبەر دەکەم ئینشاءڵڵا هاتوومی لەسەر ئەوە بکەم کە چۆن بتوانم ئەم کێشانەی کە تا ئێستا لە هەرێمی کوردستان ماوە چۆن بتوانین لە داهاتووماندا دەسەبەریان بکەین ئێمە کە دەڕۆینەوە بە تەجروبەیەکەوە دەڕۆینەوە و کە دەڕۆینەوە بەم بەڵێنە خوا دەڕۆینەوە کە لای خوای گەورە ڕووزەر نەبین و هەوڵ بدەین ئەوەی کە بۆ گەلەکەمان گرینگە دەسەبەری بکەین ئیشکردن بۆ ئێمە لە بەغداد ئاسان دەبێت بەرەوەی کە ئەم علاقەی کە لە ڕابردوو هەمان بووە و ئەم تەجروبەیە کە لە ڕابردوو هەمان بووە
من بەڵێن بەخوای گەورەیە دەمەوەی کە بۆ ئێمە گرنگ بێت لە چوارچێوەی کاری پەرلەمانی بۆ خەڵک ئەوە دەسەبەر دەکەین و ژمارە 6 لە لیستی 222 ژمارەی خەڵکە من دڵنیام خەڵک لەوە تێدەگا کە برایان یاخود ئەوەی کە لە ڕابردوو لە ئیشدا ئێمە ناسیوە کە زەمنێک مدیری ئەوقاف بووم لە سوورەکە و ئێستاش لە کاری پەرلەمانیدا ئەزانن کە وەکو ژمارە 6 ئێستا کە دووبارەکاندومەوە ئەتوانین چۆن خزمەتیان بکەین پشتیوان بەخوای گەورە و پاشان بە خەڵکی هەرێمی کوردستان ئەم پرۆسەیە سەردەخەین. بەڵێ زۆر سپاس بۆ غەریب ئەحمەد کاندیدی ژمارە 6 لیستی 222 یەکێتی لە بازنەی سلێمانی لەڕانیە زۆر سپاس بۆی کە میوانمان بووی.